نەوت نەفرۆشراوەتەوە تورکیا، نەوتمان نەفرۆشتووە بۆ تورکیا بڕین 50 ساڵ. ئێمە اتفاقی گواستنەوەی نەوت کراوە. ئەوی ئەگەینا نەوتی هەرێمی کوردستان نەفرۆشراوە بڵێ مادابیتە حکوومەت فرۆشتمانە هەر لایەنێک بۆ 50 شتی وهانیە ئەهی لە پیشەسازی و لە مەسلەی بازاری نەوت شتی وهانیە، چونکە ئەمە گۆڕانکاری بەسەر نرخەکەیت، گۆڕانکاری لەسەر کەمیەکە چێ ئەڵێ 50 ساڵی دی ئەسڵا نەوتی هەرێمی کوردستان دەمێنێ وەنیە، ینی ئەوە لە ڕووی منطقی ینی دروست نییە. بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک ئەو شتەمان نەکردووە، ینی نەوتمان نەفرۆشتەوە بۆ هیچ لایەنێک بەوەندە ساڵە یان ساڵێکی محەدەد. هەندێک مەبادئ هەیە قسە و باسمان لەسەر کردووە و ینی هەنگاوی باش ڕۆیشتووە لەسەر قانونی نەفت و غازی عێراق، ینی تاکو ئێستاش لە گفتوگۆدایە و هیچ پێشنیارێکیشیان ڕەت نەکراوەتەوە، نە ئەمە ئی ئەوانمان ڕەت کردوێتەوە نە ئەوان ئی ئێمەیان ڕەت کردوێتەوە. بالعکس تەفاهمێکی باش هەیە، وەکو باسم کرد هەرێمی کوردستان ئەیەوێ وەکو شەریکێکی حەقیقی لە داڕشتنی سیاسەت و نەوت و گاز پێگە و ڕەوڵی هەبێ.